سڵاوتان لە بەبینەرانی خۆشەویست. ئەمڕۆ باسی بابەتێکی گرنگەکەین کە ئەویش نەزۆکی یاخود لاوازی سێکسیە لە پیاواندا و زیاتر گرنگی بە لایەنی لاوازی سێکسی پیاوانەین. ئایا هۆکار چییە؟ نیشانەکان چین؟ بەکێ وتێ لاواز لە ڕووی سێکسیەوە و چارەسەرە بنچینەیەکان چین و لە هەمان کاتیشا ئێمە بۆیە لێرەین بۆی بزانین ئەم خۆراکانە و خۆراکی ڕۆژانەوان بەگشتی تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەم بابەتە. جا بۆ مەبەستم میوانداری بەڕێز دکتۆر ڕۆنس بیلال کاچیمان کردووە کە پسپۆڕی ورد و دکتۆرای هەیە لە بواری نەزۆکی و لاوازی سێکسی لە پیاوانە. باسی ئەوەی لەگەڵاکەین کە بزانین ئەم بابەتە یەکەم تا چەند باوە لە پیاوانە و دووەمینیش ڕێگە چارەسەرە نوێەکان چین. دکتۆر بەخێر بێت. زۆر سپاس. با لەوە پرسیار کەم لاوازی سێکسی لە پیاوانە چۆن پێناساکرێت؟ بە چ پیاوێک ئەوترێت لە ڕووی سێکسیەوە لاوازە؟ هەر پیاوێک کە توانای ئەوەی نەبوو خێزانەکەی یارە هاوسەرەکەی بگەێنێ بۆ ئۆرگازم ئەوە پێوترێ لاوازە لە سێکس. ئەویش ئەو پیاوانە ئەگرێتەوە کە یا ڕقنەبوونی زەکەریان هەیە یا ڕژێنی پێشوەختیان هەیە زوو تەواو بوون. باشە. لە ڕووی سروشتیەوە چ تەمەنێک پێی ئەوترێ گەشەکردنی سێکس و واتە زیادبوونی حەزی سێکسی و لە چ تەمەنێکیشا وردە لاوازی سێکسی دەست پێکا؟ ئەمە مەبەستم شێوە سروشتێکێتی نەکبارە نەخۆشیەکەی. بەڵێ لە 15 بۆ 16 ساڵێ واتر لە مەرحەلەی باڵغبوونە پیاوە توانێت سێکس ئەنجامدات و هەتا ئەو ڕۆژەی لە ژیانە پیا و خی گەورەوە فیسیۆلۆجی لەشی دروست کردووە تا و ڕۆژەی ماوە لە ژیانە هەم جوودبوون بتوانێت بکات و هەمیش مناڵ بوون. باش کەواتە تەمەنێک نییە لە پیاوە بڵین ئەمە تەمەنی لاوازی سێکسی و کەمبوونەوەی توانای سێکسیە؟ با تەمەن لە سەر و 40 ساڵیەوە 52 لە سەتی پیا و لاوازە بێت لە سێکسە. یعنی لە دوو پیاوە یەک پیا و کێشیانە بێت لە ڕقنەبوونی زەکەردا لە سەر و 40 ساڵیەوە. باشە. بەگشتی هۆکارەکانی لاوازی سێکسی لە پیاوانە چی؟ هۆکارەکان بریتین لە دوو هۆکاری سەرەکی، ئەویش هۆکاری دەرونی و جەستەیە. هۆکارە دەرونیەکان وەکو خەمۆکی، سترێس، هۆکارە جەستەیەکان بریتین لەو هۆکارانەی کە کاریگەریانەیە لەسەر خوێنهێنەر و خوێنبەر و دەمارەکانی زەکەرە. بریتین وەکو نەخۆشی درێژخایەنەکان، وەکو نەخۆشی زەخت، شەکرە، نەخۆشی دڵ، سزبوونی گورچیلە، بەرزبوونی چاوری لە خوێندا و هەروە تێکچوونی هاوسەنگی نێوان هۆرمۆنی نێرینە لە لەشمانەدا. باشە. کە تۆڵی نەخۆشی شەکرە کاریگەری لەسەر لاوازی سێکسی هەیە، بەو مانایە مەبەستە کە هەر کەسێک نەخۆشی شەکرەی هەبێ لاوازی سێکسیشی هەیە یاخود ئەوانەی کۆنتترۆل نەکراون؟ ئەوەی کۆنتترۆلیش بێت بەڵام ماوەکەی چەندێکە ئەم نەخۆشە نەخۆشی شەکرەی هەیە لەبەرەوە شەکرە و چاوری پەستانی خوێن بەرزەکات. هەیە سێرەکەی ئەڵێ من تەمەنم 40 ساڵە و شەکرەمە و چالاکم لە سێکسە. ڕاستە چالاکە، بەس ئەگەر ئاگای لە خۆی نەبێ یا هەنێ دەرمان هێوەری نەگرێت ماوەیەکی تر تووشی لاوازیە بێت. باش. مەبەستە لە دەرمان وەرگرتن دەرمانەکانی تایبەت بە کۆنتترۆلی شەکرن یاخود ئەو دەرمانانن کە بۆ لاوازی سێکسی بەکارێت؟ هەردوو دەرمان، ئەوانەی کابێ شەکرەی کۆنتترۆل کات و دەرمانی شەیە بۆ لاوازی سێکسیە ئەگەری توشببووی بە ڕقنەبوونی زەکەری کەمەکاتەوە. زۆر باشە. باسی لایەنی دەرونیت کرد. خەمۆکی مەبەست لەوەیە کەسێک لە ماوەی شەو ڕۆژێکا بێتاقەتێکی هەیە یاخود نەخۆشی خەمۆکی، نەخۆشیی درێژخایەنەوە مەبەستە لە کامیان؟ مەبەستم لە خەمۆکی ئەوانن کە لە ئەسترێس ئاژێن، ئەوە کاریگەری لەسەر هۆرمۆنایە، بە تایبەتی هۆرمۆنی کۆرتیزۆل کە زیاڕژێت ئەتر هۆرمۆنی نێرینە دروستبوونی کەمەکاتەوە. بەو شێوەیە کاریگەریە بێت لەسەر ڕقبوونی زەکەریانە و سێکسیاندا. چ پیاوێک پێویستەکە بچێتە لای پزیشکی پسپۆڕی ئەم بوارە وەکو پسپۆڕێکی بەڕێستان؟ واتە ئەگەر بۆ هەفتەیەک نەیتوانی کردداری سێکسی ئەنجام باد یاخود بۆ مانگە یاخود کەمتر و زیاتر؟ هەر پیاوێک کە بینی وەکو پێناسەمان کرد ئەگەر تازەش زەواجی کردبێ یاشت کە توانای ئەوەی نەبوو هاوسەری بگەێنێت بە ئۆرگازم ئەبێ سەردانی پزیشکی پسپۆر بکات بۆ دۆزینەوەی هۆکارەکەی. تر ئایا ئەوەیە ڕقنەبوونی زەکەری هەیە یا ڕژێنی پێشوەختی هەیە؟ باش. کامان زۆر بڵاوترە ئەو دوو هۆکاری کە باست کرد؟
لە تەمەنی سەر و چل ساڵیە ڕق نەبوونی زەکەر بڵاوترە لە خوارد چلی شاتوانین بڵێن ڕژێنی پێشوەخت بڵاوترە. باشە دکتۆر با باسی کەمێک لە خواردنەکانی ڕۆژانەمان بکەین. ئێمە لەناو کۆمەڵێکی زۆر لە میوە سەوزاین. ئەگەر پێمان بڵی لە نانی بەیانیەوە دەست پێ بکەین چی زۆر باشە بۆی کەسێک بە چالاکی سێکسی بمێنێتەوە لە نانی بەیانیا چی بخورێت؟ لە نانی بیانیە بۆ نمونە چەرەزات، جۆز، باەم، فستق ئەمانە دۆڵەمەنن بە ئارجنین و چەوری سوودبەخش بە لەشە کە پەستانی خوێن کەمەکەن و کاریگەریان هەیە لەسەر فراوانبوونی خوێنبەرەکانی زەکەرە. ئەگەر یەکە حەزی لە جۆز و بایم نەبوو هێلکە یا قەیماخ ئەمانە هێلکە و قەیماغەوانە ڤایتامین دییان تایە. ڤایتامین دیش ڤایتامینێکی زەرورە بۆ بەرزبوونەوەی هۆرمۆنی تێستۆستیرۆن لە لەشی پیاودا. نان و سەمون، کاربۆهیدرات نەخێر، شەکر نەخێر. باش باچین لە ڕۆژەمی نیوەڕۆ چی بخورێ لە نیوەڕوانە؟ برنج و ساوەر و کەباب یا چی؟ ماسی ماسی بە تایبەتی سەلەمۆن یا سەردین یا تونە ئەوانیش دۆڵەمەندن هەروە بۆ ئۆمیگا-3 و ڤایتامین دی کە کاریگەریە زۆریان هەیە لەسەر فراوانبوونی خوێنبەرەکانی زەکەردا و هەروەها بەرزبوونەوەی هۆرمۆنی تێستۆستیرۆن و زیادکردنی ئارەزوو و چالاکی سێکسی لە پیاودا. باش بەدەر لە ماسی بەدەر لە ماسی میوەمان هەیە. میوەکان چیت زۆر بەلاوە گونجاوە و چیت پێ باش نییە؟ ئەوانەی کە نەخۆشی شەکرە و زەختیان هەیە چ جۆرە میوە و سەوزەیە بخۆن؟ ئەوانەی کە لەشیان ساخە چی بخۆن؟ بۆ نمونە ئەوانەی کە شەکرەیان نییە ئەتوانن شووتی بخۆن یا ئێستا باسی ئەواناکەین کە بشکل عام بۆ ئەو کەسانەی کە کێشەیان گشتی شووتی و خەیار و ئەمانە دۆڵەمەنن بە مادەی سیترۆلین ئەمە چیەکەم مادە؟ ئەم مادە پیشەکیە کە بۆ کانزی نایتریک ئۆکساید. ئەم کانزایش لەسەر فراوانبوونی خوێنبەرەکانی زەکەراکە و ڕقبوونێکی باشتر دروستەکە لە پیاوانە. هەروەها بلوبێری و شاتوو ئەمانەی شاندەرێکی باشن بۆ زیادکردنی هۆرمۆنی تێستۆستیرۆن و زیادکردنی ئارەزوو و چالاکی سێکسی لە پیاوانە. باشە من شتم زۆر لە بەرچاوە بەزەمەوە ئەوانەی خۆت بڵێ بە نمونە مۆس لەولا هەیە، مۆس سێ و پورتوقاڵ دۆڵەمەنە بە کانزی فلاڤینۆید کە ئەویش یاری دەدەرە بۆ فراوانبوونی ماسوولکەکانی زەکەر و زیادکردنی خوێن بۆ ڕقبوونی زەکەردا. بیبەری تون مادەی کاسپاسینی تایە کە ئەویش یاری دەدەرێکی زۆر باشە بۆ زیادکردنی هۆرمۆنی تێستۆستیرۆن و زیادکردنی ئارەزوو و چالاکی سێکسی لە پیاوە و هەر سەوزەیەک وەکو بروکلی، سەوزەوات، کەرەفس، جەرجی، کاهو، کەلەرم ئەمانە هەمووی دۆڵەمەنن بە زینک کە زینک هاندەرێکی زۆر باشە بۆ زیابوونی هۆرمۆنی تێستۆستیرۆن لە لەشدا و زیادکردنی ئارەزووی سێکسی لە پیاوە. کاتە تۆتە ماسی بخۆین ئەو میوانەی کە باست کرد و سەوزە بە شێوە گشتێکەکەی ئەی بۆ باسی گۆشتی سوور و ئەوانت نەکەین. پرۆتینیش باش، پرۆتین و شەوری سوودبەخشەکان بۆ لەش باش. برنج بخۆین. برنج کاربۆهیدراتە بێ بیخۆین کەم یا زۆر ئاواتە لە ڕۆژەکە ژەمێک یا قاپێک نیو قاپ ژەمێ. باش ئەو شلانەی کە ئێمە لەسەر سفرە دایانین ئەمە فاسۆلیا ئەو بامێ و ئەو بابەتانە ئەوانش سوودی هەیە؟ باڵێ فاسولیا سپی بێ، سەوز بێ، سوور بێ، هەمووی سوودی هەیە. هاندەرە بۆ زیادبوونی هۆرمۆنی تێستۆستیرۆن. تۆ چ خواردنێکە بەدڵ نییە کە بخورێت؟ چی پێ باش نییە؟ هەنێ خواردن هەیە هۆرمۆنی تێستۆستیرۆنمان دابەزێنێت لەبەرەوەی هۆرمۆنی مێینە زیاکە وەکو نعنع و تووی کەتان و گایەکەیە پێڵێن عەرقسوس ئەمانە بۆ پیا و بڵێن هۆرمۆنی تێستۆستیرۆنیان دابەزێنێت. هەر ئەم شتە کەمانە هەنکەوەکەن کاریگەریە. ئەی باسی شەکر و نانەکە بەدڵت نەبوو تەمەی خۆن بۆچی ئەویان؟ وەڵی کاربۆهیدرات و شەکەر هەر خۆی پەستانی خوێن زیاکە بە تایبەتی شەکرە. باش دکتۆر قسەیەک هەیە ئەڵێ ئەوانەی کە کێشیان زۆر بێت ڕەنگە لە ڕووی سێکسیشەوە کەمێک لاوااستر بن بەراورد بەو کاتی کە کێشیان زیادی نەکردووە. ئەمە تا چه ڕادەیەک ڕاستە؟ بەستم پیاوە بێگومان. بە تایبەتی ئەو پیاوانەی کە
کێشیان زیادە لە ورگیانە ئەوانە بە مروری کات سێرەکەی ئەنزیمێکەیە ناوی ئەرۆماتۆزە هۆرمۆنی تێستۆستیرۆنەکا بە هۆرمۆنی مێینە وردە هۆرمۆنی تێستۆستیرۆن یان دابەزێت و ئارەزوو چالاکی سێکسیان کەمە بێتەوە هەنێک کەسێ ئاڵێ من قەڵەوم و چالاکم لە سێکسەوەی چای بم نییە ڕاستە ئێستا چالاکە بەڵام دوای ماوەیەکی تر سێرەکەی کە ئەو ئەنزیمە ئیشەکە لەسەر لەشە هۆرمۆنی تێستۆستیرۆنی دابەزێت و لاوازە بێت باش وەرزش و ئەوانە وەرزشکردن زۆر باشە بۆ زیادکردنی هۆرمۆنی تێستۆستیرۆن لە لەشە بە تایبەتی جیم کە و یاری قورسەکان بەڵام یەکشت هەیە پێمای بینین لەم ڕۆژەدا گەنجەکانمان هەمووی ئەڕوا دەرزی تێستۆستیرۆن و ئەنەبیستم ئەو پرسیارەش بکەم بەڵێ ئەوانەی کە ئەو دەرزی هۆرمۆنانەی بۆ گەورەکردنی ماسوولکە لە ژوانیا بەکارێت ئەمە چیان لێ کات ینی بەرەو باشیان ئەباد یاخود بە پێچەوانەوە بەرەو خراپتریان بەرەو خراپیانە بە لەبەرەوە ئێمە لە لەشمانە ڕۆژانە پێوسمان بە 5 میلیگرام تێستۆستیرۆنە ئەویش گونەکان دروستیەکە بەشی پێویست گوند و ئیشەیە سپێرم دروستەکە لەگەڵ هۆرمۆنی تێستۆستیرۆن ئێمە کە ئەم دەرزیە لە دەرەوە وەرەگرین بۆ نمونە دەرزی تێستۆستیرۆن 250 میلیگرامە یعنی 50 قات سەروی ئەوەیە کە لەشمان پێویستێتی و لەشی ئینسان خی گەورەوە دروستی کردووە بایۆلۆجیەن زۆر زیرەکە کە ئەم شتە دێتە ناو لەشەوە یەکسەری عاز بۆ مێشکێڕواڵێت بە ڕژێنە هێلکەدانەکان لە مێشکاڵێ ئەتر تۆ هۆرمۆنمان بۆ دروست مەکە نە هۆرمۆنی نێرینە نە بۆ ئسپێرم سێرەکەی دوای ماوەیە ئەمانە هۆرمۆنی تێستۆستیرۆنیان دابەزێوەتە خوار یەک یا بەرەو سفرەوە و تووشی نەزۆکیش بوو ئەوی بە کوردەواری خۆیانڵێ خوڕی کرد بەسەر خۆیان وانە باشە چیتر هەیە کاریگەری ئەوها خراپی هەبێ بەنمونە دڵخۆشی تا چەند کاریگەری هەیە نەخۆشیەکانی دڵ ئەوانەی نەخۆشی دڵیان هەیە چی بکەن نەخۆشی دڵ وەکو هەموو نەخۆشیێک مافی خۆیەتی سێکس ئەنجام بدە بەڵام لەژێر ڕێنمایی پزیشکی پسپۆرە ڕێنمایەکان چین؟ ڕێنمایەکان ئەوەیە بزانی چی جۆرە دەرمانێک کۆرەگرێت بۆ نموناگەر حەبی ژێر زمانەوانە وەرگێت ناتوانین حەبی ڕقبوونی زەکەری بۆ دابنین ڕێگە چارەسەری تریە وەکو نەشتەرگەریەتر پێویستی بەو حەبوشتانە نابێت توێژینە تازەکان کراوە ئەڵێ ئەوانەی کە سێکس ئەنجامە دەم بە ڕێک و پێکی لە پیاواندا ئەگەری توشببوونیان بە نەخۆشی دڵ 50% کەمترە لەو کەسانەی کە سێکس ئەنجام نادەن باشە کەواتە سێکسیش وەکو وەرزش وەکو خواردنی تەندروست ئەنجامدانی ئەبێتە هۆی کەمکردنەوەی نەخۆشی دڵ لێرەی شۆمە یەکشت بگەێنم بە بینەران هەر کەسێک کە تووشی ڕقنەبوونی زەکەری هەبوو ئەوە زەنگێکە بۆەوەی ئەو کەسە لە 5 ساڵی داتووە تووشی نەخۆشی دڵ بێت یا خوێنبەرەکانی مێشک و جەستەیە ئەستۆ ئەم هەواڵە ناخۆشیان پێی چی بکەن ئەگەر یەکێک تووشی ئەو حاڵەتە بوو بێت گوێ نەدا بە ڕقنەبوونی زەکەرەکەی شەبێک گوێ بدات بە پزیشک ببینێ هەرێ پزیشک ببینێ نابێت ئەحمالی کاتوازی دەبێت زۆر باشە چی زۆر گرنگە تۆ کە ڕۆژانە خەڵکە بینی ئەو هەموو پیاوە بینی بۆ حاڵەتە چی زۆر گرنگە کە هەڵە تێگەیشتن هەیە ئەوەی کە لای دکتۆرە شتێکەوە ئەوەی لای خەڵکە بە جۆرەشتر تێگەیشتون ئایا هیچ میوەیەکی هیچ خواردنێکی سحری هەیە کە لاوازی سێکسی زۆر بەرزکاتەوە یاخود نەخێر زۆرجار پێویستی بەوەیە چارەسەری تەواوەتی وەرگێت ئەگەر ئەو کەسە هۆکاری جەستەیی هەبێت کە کاریگەری کردووە لەسەر خوێنهێنەر و خوێنبەرەکانیە ئەو کاتە بڵێن ئەو خواردن و شتانی شۆنە سوودی لێ نبینی لەبەرەوە زەکەری پیا و ئاوایشەکە ئەبێ خوێن بۆی بڕوات و نەگەڕێتەوە ئەگەر ئێمە خوێن بۆی نەڕۆشت یا خوێن نەگەڕاوە فاوت ڕقبوونی دروست نابێت ئەو کێشەی هەیە لە زەکەریدا کۆمەڵێشت پێ چارەسەرە بۆ گرفتی لاوازی سێکسی و ڕقنەبوونی زەکەر لە پیاوانە چینەوانەمان بۆ باسکەیت یان چارەسەرە بنەڕەتیەکان چارەسەرە نوێەکان لە لاوازی سێکسیا و لە ڕقنەبوونی چووکات چییە؟ ئێمە هەر نەخۆشێک بێت سەرەتا پێویستە پشکنینی خوێن و
دۆپلەرێ بۆ زەکەری بکەین ئەتر بە پێی هۆکارەکەی چارەسەرەکەین 65 لە سەتی پیاوانە سێرەکەی سوود دەبینن لە حەبە یا لە دەرزی بۆ چارەسەرکردنی ڕقبوونیان بەڵام ئەو 35 لە سەتا ئەمێنێت هیچ سوودێک نابینن لەو دەرمانانە ئەبێ نەشتەرگەریان بۆ بکەین نەشتەرگەریش تازەترین ڕێگای و پێشکەوتوترین ڕێگای بۆ ئەوانەی کە سوود نە لە حەب و نە لە دەرزی بینین نەشتەرگەریەکان بریتین لە دانانی دەعامات دوو جۆر دەعاماتمان هەیە کە دانرێ بۆ پیاوان یەکێکی نیمچە نەرمە ئەمە ئامێرێکی تایبەتە بۆ قەرەبوونی ڕق نەبوونی پیاوان پێڵەن نیمچە نەرم ئەمەش ئامێرێکی ترە پێڵەن هایدرۆلیکی بە پەمپیشەکە وەکو جارانەی گەڕێنێتەوە وەکو تەمەنی 20 بۆ 30 ساڵی ئەتوانێت لە ڕۆژێکە جارێ بۆ دوو جاریش سێکس ئەنجام بدا ئەگەر ئەم نەشتەرگەریان بدا بۆ چ تەمەنێک ئەوە دائەندێن ئەمە هەر کەسێک لە تەمەنی 20 ساڵی بێ 50 60 ساڵی کە تووشی ڕقنەبوونی زەکەر بووە و سوودی لە حەب نەبینی و دەرزی ڕێگە چارەسەری نییە غەیری ئەم نەشتەرگەری بۆ بکەیت زۆر باشە ئەو نەشتەرگەریە نەشتەرگەریەکی هەمیشەییە بۆ گەڕانەوەی هەمیشەیی ئەو بابەتە یاخود بۆ چەند مانگ و ماوەیەکی نەشتەرگەریە یەک جار ئەنجامەدرێت و هەتایە تر نەخۆشەکە پێویستی بە نەحەبی شەبێت و نەدەرمان دەرمان کاریگەرترن بە شێوە گشتێکە یاخود نەشتەرگەریەکە ئای بەشێکی زۆری خەڵک ئەکرێت لە دەرمان سوود ببینن 65 لە سەدی خەڵکە کە کێشەی ڕقنەبوونی زەکەریان هەیە سوود لە حەبوو دەرمانە بینن بەس ئەویش ئەبێت دوای پشکنی نابێ بڕاتە دەرمانخانەیەکەوە بۆ لە حەبێکی ڤیاگرامەوێت باش کەواتە ئەو حەبی ڤیاگرایی خەڵک باسیەکە تۆ تا چەندێک لەگەڵ یایت وەگەر لەگەڵ یایت سربەخۆ بکردرێ لەلایەن پیاوانەوە یاخود ڕێنمایی بەڕێستانی لەسەر بێت ئەوە هەرە بێت لە ژێر ڕێنمایی پزیشکی پسپۆرا بێت بۆچی لەبەرەوە من نەخۆشە بینم ئەڵێ ئەو ڕەفیقەم وەفاتی کردو ئەو حەبەی وەرگرتو ئەی ئەوەندە قورسە کاریگەریە نەرێنیەکانی سێرەکە ون نەخۆشە کێشەی تریە وەک وتمان لەوا چێ تووشی نەخۆشی دڵ بووە یا خوێنبەرەکانی مێشک و لەشیا زەعیف بووە یا بۆ نمونە حەبی شێژ زمانی دڵ وەرەگرێتەوە حەبەی شوەرەگرێت نازانێت کاریگەری زۆر خراپی هەیە گەر ئاگاداری نەبن ئەگەر ئاگاداری نەبن بەڵێ زۆر باشە دوایین ڕێنمایت شتی زۆر باشمان باس کرد لەسەر لاوازی سێکسی لە پیاوانە بەس ئەوەی کە مابێت و مەبەستت بێ باسی بکەیت یاخود ئەوانەی کە خۆیان پژگوێخن دوایین ڕێنماییمانەوەیە بۆ هەر پیاوێک ئەگەر زانی لاوازە بە دوای چارەسەرە بگەڕێ بۆ خۆی و لایف ستایلی بگۆڕێت وەکو وەرزشکردن خەوتنێکی باش بە تایبەتی لە کاتی شەودا نەکو ساعات 4 بەیانی بخەوی بۆ 12 نیوەڕۆ بڵێ من باشە خەو نەخێر ساعات بۆ نمونە خەوی شەو لە 9 شەوە بۆ 8 بەیانی باشترین کاتە بۆ خەوتن کەمکردنەوەی سترێس و خەمۆکی یەکێ دێڵێ دکتۆر خۆی ژیانەکە وایە و ئێمە چی بکەین و زروف وایە منی شەڵم قەیچێکە کاکە ساعاتێ دوان ڕۆژێ خەم بخۆ خۆ تۆ ناکرێ هەموو مانگێک لە 24 ساعتەکە ساعتێکی بێن لەرەوە کە بتوانێ مێشکت ساف بکەیت لەبەرەوە کە ئەو هۆرمۆنی کۆرتیزۆڵە زیای کرد تۆ هۆرمۆنی تێستۆستیرۆنی کەمە بێت و ئارەزوو و چالاکی سێکسیت کەمەکاتەوە زۆر باشە دکتۆڕەنج سپاسی بەڕێز دەکەین ئەم بابەتە ئەکرا زووتریش باس بکرا و ڕەنگە بە شێوکی پێویست لە میدیای گرنگی پێ نەدرابێت ومێ دەکەین کە هەموو لایەک دوور بن لەم گرفتانە و ومێدی سەلامەتی بۆ بەڕێزی شت لێرەوە کۆتای بە بڕێکەمانەیە و خواتان لەگەڵ